سڵاوی خوای گەورەتان لێبێ قوتابیانی خۆشەویست لەوانەیەکی دیکە لە بەشی هەفتەم لە فیزیای پۆلی 12 لەگەڵ دەبم لەوانەیە ڕابردوودا باسی بێکداچوونەکانمان کرد باسی ئەومان کرد کە برژۆلەی ڕووناک لە ئەنجامی بێکداچوونی دروستکە پیاده بی برژۆلەی تاریک لە ئەنجامی بێکداچوونی ناوبەر پیاده بیتن ئەوڕۆ پرسیاری لەسەر تەطبیق دەکەین بەڵام پێش ئەوەی پرسیاری لەسەر تەطبیق بکەم جێبەجێ بکەم حەلکردنی بکەم هەندێک تێبینیمان هەیە پێش ئەوەی تێبینیەکانیش باس بکەم ئەو پرسیاری سێمان هەیە لە هەڵسەنگاندنی بەش چەند جارێک بە شێوازیاتەوە کام لەم هاوکێشانی خوارەوە مەرجی برژۆلەی تاریکی سێم دەنوێت تاریکی سێم حەقم لەسەر هیچ نییە مادام باسی برژۆلەی تاریک دەکە دەرەم چێ دەڵێم با بە تاریکی بنووسم کاکە تاریکە دی ساین فێتا یەکسانە بە ئێم کۆ یەک لەسەر دوو ئەو یاسای تاریکە جارانی لامدا بزانم هاوکێشەکە چی لێ بەسەر دێگە برژۆلەکە تاریکی سێم بی باشە تاریکی سێم ئێمەکەی چەندە ئێمەکە قلێک لە پاژنێ دووە با بزانم چی لێ بەسەر دێ ئەو ئێمەی دەکەمە دوو دوو کۆ یەک لەسەر دوو یاساکەی جارانی لامدا چی لێ هات دەبیتە دی ساین فێتا لە شوێنی خۆی کە پێشی دەڵێن جیاوازی ڕێڕەوە دوو کۆ یەک لەسەر دوو دەکاتە دوو نیو یعنی 502 5 لەسەر دوو لامدا کاتە ئەو هاوکێشەی دە چ ماڵ دەبژێرم چا دەبژێرم 5 لامدا لەسەر دوو لە قیجی ماڵ دەبژێرم ئەویان چییە بۆ ناویان چییە ئەویان مادەم ژمارەی تەواوی دریشە پۆلە برژۆلەی ڕووناکە کاتە مادەم برژۆلەی ڕووناکە نیو نییە کاتە ئێمەکە سێیە چه برژۆلەکی ڕووناک ئێمەکەی سێیە ڕووناکی ئەو دالەمان ڕووناکی سێمە ئەویان سێ لەسەر دووە چ ژمارەی کۆکەمەوە لەگە یەک لەسەر دووی سێ لەسەر دوو دەرەچێتن یەکی کۆکەمەوە باشە کاتە یەک کۆ یەک لەسەر دوو کاتە سێ لەسەر دوو کاتە ئەو برژۆڵەی ئێمەکەی برژۆلەی تاریکە چکودا نیوە ژمارەی تاچی نیوەی درێژە پۆلە تاریکە مادام سێ لەسەر دووە کاتە ئێمەکەی دەبی یەک بیتن ئێمەکە یەک بی برژۆلەی ڕووناچی ئافەن برژۆلەی تاریکی ئەوە تاریکی یەکەم نییە تاریکی دووەم ئێمەکە یەکە ئەوە برژۆلەی تاریکی دووەمان ئەویان چ دەرچووە دی ساین تێتا یەکسانە بە یەک لامدا لەسەر دوو مادام ژمارەیەکی تاچی نیوەی درێژە پۆڵە کاتە برژۆلەکە تاریکە باشە ئەو نیو لامدایە لامدا لەسەر دووە کو دروست بووە باشە دەبتە چێ ئێم کۆ یەک لەسەر دوو لامدا چکو تاریکە دەبی ئەو ئێمە چەند بی دەبی سفر بی چ برژۆلێکی تاریک ئێمەکەی سفرە تاریکی یەکەم ئێمی سفرە کات ئەوە تاریکی یەکەمە تەمەشاکە بابەجان ئەو تێبینیانە با تەمەشاکەین و جێبەجێشان دەکەین لە کاتی پرسیار هەڵکردندا ئینشاڵڵا بە یارمەتی خوای گەورە تایبەتمەندی برژۆلەی ڕووناکی ناوەند برژۆلەی ناوەند هەمیشە ڕووناکە هەموو کاتێک ڕووناکە و هەروەها لە بێکداچوونی دروستکەریش برژۆلەی ڕووناک پیاده بێتن لە برژۆلەی ڕووناکی ناوەند جیاوازی ڕێرە و سفرە جیاوازی ڕێرە و سفرە ئێمەکەشی چەندە ئێمەکەشی سفرە تێتا گۆشە لادانی هەر برژۆلەیەکە لەگە برژۆلەی ناوەند کە دەرێ گۆشە لادانی برژۆلەی ڕووناکی سێم لەگەڵ ناوەند هەم باسی ناوەندی کرد ئەو مەبەستی تێتایە بەڵام ئەگە گوشەی نێوانت جێلێ بوو بەڵام باسی ناوەندی نەکرد گۆشەی نێوان دوو برژۆڵە مەسەرەن دێتە پێشمان لە پرسیاری گۆشەی نێوان برژۆلەی ڕووناکی یەکەم و چوارەم مەسەرەن نارێ یەکەم لەگە ناوەند نارێت چوار لەگە ناوەند دەرێ یەکەم و چوارەم مەسەرەن وەکو نمونە کە گۆشەی نێوان دوو برژۆڵی داوا کرد مەبەستی دەلتا تێتایە دەلتا تێتاش دەکاتە چ دەکاتە تێتای برژۆلە گەورەکە کەم تێتای برژۆلە بچووکرا وا تێبینی چوارەم کە دێتە پێشمان لە بەندی داهاتووش دێتەوە پێشمان بە بیردەینەوە ئەگە لە پرسیار گۆتی گەورەترین پلەی برژۆلە گەورەترین ئێم یاخود گۆتی زۆرترین دووری نێوە ئێمی گەورەترینی گۆدە پرسیاری گەورەترین پلەی برژۆڵە یاندی زۆرترین دووری نێوان دوو درێژ لە یاساکەی مادام ساینمان هەیە هاندی ساین تێتامان هەیە چ برژۆلەکە ڕووناک بێت تاریک بی ساینی چ گۆشەی گەورەترینە ساینی نەوەت دەکاتە یەک کاتە گۆشەکەمان بەبێ ئەوی پێمان برێ ئەو دوو قسەیە جێ لێ بوو گۆشەکەمانەوەتە چ بلێ گەورەترین پلەی برژۆلە بدات یان داوا بکاتن دووری نێوان دوو درز زۆرترین دووری نێوان درزی دات و یان داوای کرد ئەو یەکسەر بەبێ ئەوەی پێدرێتن دەی بزانین گۆشەکەت نەوەت پلەیە واروها بێکداچوون بە ڕێگایەکدا دەرێتین بۆ پیاوانی درێژە پۆڵی بە سەرچاوی بەکارهاتوو بەهۆی بێکداچوون توانین درێژە پۆڵەکە هەژمار بکەین کۆمەڵێک پرسیارمان هەیە بابەجان پرسیاری نمونەکەی لەگە پرسیاری یەکەمی ڕاهێنانەکەی هەمان داواکاری هەیە ئەجا ئەمن پرسیاری یەکەمی ڕاهێنانەکە لە بۆ حەڵ دەکەم دەرێ ڕووناچیەک دەکەوێتە سەر دوو درست کە ماوەی نێوانیان
ماوەی نێوان دوو درزەکەی ماوەی نێوان دوو درز دەکاتە چەند 2/200 جارانی دەتوان ناقص 6 مەترە. یەکەم برژۆڵێ ڕووناک مادام باسی برژۆڵێ ڕووناک دەکاتن یەکەمیشە ئێمەکە یەکە بەو گۆشەی ثێتایەکە چەندە 16.5 پلەیە لەگەڵ برژۆڵێ ڕووناک ئەو ثێتای لەگەڵ برژۆڵەی ناوەند ئایا درێژی شەپۆلی ڕووناچەکە چەندە لامدای دەوێت چەندە. ئاخریشت گوتمان بێکداچوون ڕێگایە کە بۆ ئەوەی درێژی شەپۆلی سەرچاوی بەکارهاتوو پێژمار بکەین ئێستا دەتوانین بەو داتانە درێژی شەپۆڵەکە هەژمار بکەین و دەستی ڕابردوو پرسیار ئەوەکمان هەبوو پرسیارێکمان هەبوو لە پێداچوونی بەش گوتی لە بۆ ئەوەی لامدەی هەژمارکەی پێویستمان بە کام لەم دەتانە دەبی پێویستمان بە دی دەبی پێویستمان بە پلەی برژۆڵە دەبی پێویستمان بە گۆشەلادانی برژۆڵە دەبیتن کەواتە دەرەم چی مادام باسی برژۆڵە ڕووناکەکە یاسای ڕووناک بەکاردێنین دی ساین ثێتا یەکسانە بە ئێم لامدایەکە داواکراوە پلەی برژۆڵەکە لەگەر نەزانراوەکە چێتە ژێرەوە دەکرێت ئەوت بێک بڕداتێ ئەوەندە پێدەرێن جیاوازی ڕێڕە و دیساین ثێتا باشە ئێستا دێمدا دەنێمەوە دیەکەمان 2/200 جاران دەتوان ناقص 6 جارانی ساینی 16.5 دابەشی پلەی برژۆڵەکەشمان یەکە ئەوەی دەکەمە ڕقم لە لقی ئەو کە 5.74 لامدایەکە دەکاتە 5.74 جاران دەتوان ناقص 7 مەتر ئەو لامدایانە بۆ دەرچوو بەڵام بابەجان لە بەشی هەفتەم فێرە نانۆ دەکات نانۆی پێشگیری نانۆ ئێنەی سمۆڵ یعنی نانۆ پێشگرە نرخەشی دەتوان ناقص 9 زۆر ئەو پێشگرێ بەکاردێن لەو بەشەیدا جا هەموو جاران لە پرسیاری کە لامدە دەداتێ بە نانۆ دەداتێ لەو بەشەی هەتا نانۆی مەزبوط کێت و کە لێشی داوا دەکە لە وزاری بە نانۆی لێ داوا دەکاتن ئەو لامدایەم دۆزیتمەوە بە چییە بە مەترە ئەگە بیکەمە نانۆ پێشگە زیادکردنمان گوت دابەشی نانۆی دەکەم نانۆ یعنی ناقص 9 ناقص 9 نانۆ باشە ئەوەی بکەمە ڕقم لامدایەکە دەکاتە 574 نانۆمەتر ئەو لامدایەکەم هەژمار کرد ئەو پرسیاری ئەوها بەسی دێتەوە لە وزاری چەندە جار بەو شوازەی هاتیتەوە. پرسیارێکی دیکەمان هەیە لە ڕاهێنانەکەی دەرێت دوو درزی تەشمان هەیە ماوەی نێوان دوو درز دی دایتەمە بزانە دەڵێت ماوەی نێوان دوو درزمان هەیە دیمان هەیە 0.25 بەڵام میلیمەترە جاران دەتوان ناقص 3 بیکەمە مەتر ڕووناکرا بە ڕەنگی سەوز لە گلۆپێکی هەڵمی جیوە کە لامدایەکەی 546.1 نانۆمەترە هان گوتمە نانۆ دەداتێ نانۆیەکەی لابم لابردین لێکدانە نانۆژ ناقص 9 ئەوە کردمانە مەتر گۆشەی نێوان برژۆڵێ ڕووناچی ناوەند و برژۆڵێ ڕووناچی پلەیەک مادام دەرێ برژۆڵێ ڕووناچی پلەیەک یعنی ئێمەکەمان یەکە ثێتایەکەی دەوێتن ثێتای دەڕێ هەژمار بکە یاسامان هەیە یاسای مادام باسی برژۆڵێ ڕووناکە یاسای بێکداچوون دروستکە بەکاردێنم دی ساینی ثێتا یەکسانە بە ئێم لامدا ئەو دیە بستەوە بەریستە دەژێرەوە دەبیتە چێ دەبیتە ئێم لامدا لەسەر دی ئەم دەمەوێت ثێتای بدۆزمەوە بابەجان ساینەکە بستەوە بەری دەبیتە ئینڤێرس دەبیرکاری خۆتمانە ساین بەبێ گۆشە گۆشەی لەگەر باە بە گۆشەوە بێمە ویستە دەژێرەوە بەڵام ساین کۆساین و ئەوانە تەنها بیگوازمەوە بەبێ گۆشە لەلایەک بچێتە لایەکەکە دەبیتە ئینڤێرس کەواتە ئەو دەبیتە چ دەبیتە ساین ئینڤێرس ساین ئینڤێرسی چی ئەو بڕێ دێمدا دێنمەوە ساین ئینڤێرسی ئێمەکەمان ڕووناچی پلەیەکە ئێمەکەمان یەکە لامدایەکەمان 546.1 جارانی نانۆیەکەش دەتوان ناقص 9 وهروەها دیەکەشمان 0.25 جارانی دەتوان ناقص 3 ملیەکە بولان برد کەوانەی لە بۆ ژێرەوە بکە یەکەم جارەکەی ئەو بڕێ بکە ڕقەمەکە لەسەر حاسبەکەی ڕۆژمەکەوە شفت و ساینی داگرە ساین ئینڤێرسەکەی وەردەگریتن لە بۆمان دەرەچیتن ثێتایەکە دەکاتە 0.125 پلا ئەوە گۆشەلادانی برژۆڵێ ڕووناچی ناوەند و ڕووناچی پلا یەکە. دێمە سەر پرسیاری سێیەم دەڵێ زانیاریەکانی پرسیاری یەک خوایە پرسیاری یەک چییە لە ئیمتیحانی خۆ هەڵ ناتەوە لە پرسیاری سێم کە دێتەوە درێژ ڕووناکێکمان هەیە
درێژی شەپۆڵەکەی ئیپسیارێک چەند بوو 574 نانۆمەتر بۆ لە پرسیارێک هەمووان بوو ئەو دەداتێ باشە وهروەها دووری نێوان دوو درزەکەی لە پرسیارێک چەند بوو 2/102 جاران دەتوان ناقص 6 مەتر بوو ئەو زانیاریانە ئیپسیاریەکەمە دەداتێ بۆ پێوانی گۆشەی نێوان بروجۆلێ ناوەند و تاریکەکەی دووەم دیسان گۆشەیە لۆی هەل دەکەمەوە چکۆ ئەوجارە تاریکە تاریکی چەندەمە تاریکی دووەمە مادام تاریکی دووەمە ئێمەکەی یەکە ناوی بژۆڵە تاریکی چبی ئێمەکە ڕقەمەک کەمترا گۆشەی دەوێتن ثێتای دەوێ چەندە با بە تاریکی ئەلیکەین مەبەستم ئەوە نیە گلۆپی بکوژێن مەبەستم ئەوەی بەڕەنجی ڕەست و بژۆڵە تاریکە یاسای تاریک دەنووسم دی ساین ثێتا یەکسانە بە ئێم لامدا کراوان نییە ئەو لە بۆ ڕووناچی لە بۆ تاریکی ناو کەوانەی لێو 1/2 لە بۆ زیادکە و ئەو ثێتای کە من دەمەوێت نەها ثێتا یەکسانە دیەکە هاتە ئەو بەری چۆ ژێرەوە ئێم کۆ 1/2 لە بۆی تووشی کێشە نەبی هەمزان 1/2 بە نیو بنووسەوە بەجان 1/2 نیو هیچ فەرقی نییە جارانی لامدەش لێکوانە ساینەکەش هاتە ئەو بەری بۆ ساین ئینڤێرس بەڵام ساین ئینڤێرسی چیە ئەو بڕێ ئێستا دێم دادەنێمەوە دەکاتە ساین ئینڤێرسی چێ ئێمەکەمان تاریکی دووەمە ئێمەکەی یەکە کۆ 0.5 دەکاتە 1.5 جارانی لامدایەکە کە 574 بەڵام بە نانۆی دایتەمە نانۆیەکەش ناقص نۆیە و هەروەها دیەکەشمان 2/102 جاران دەتوان ناقص 6 ئەوەی بکە یەک ژمارە 1.5 جارانی وەی کەودا بەشی ژێرەی بکە بەکەوانە ڕقەمە دەرەچی ساین بێتی ئەو ژمارەی وەردەگرین ثێتایە کەما لە بۆ دەرەچیتن 25.2 پلا ئەوە گۆشەلادانی بژۆڵەی تاریکی دووەم و ناوەندە ئەوانەمان باس کردی بابەجان ئەوە لە پرسیارە خاص باسمان کرد پرسیاری سێم لە بۆ هەڵ دەکەم کە جارێک لە جارەکان لە وزاری هاتیتەوە بزانین دەڵێت چ پرسیاری سێم ئەگە دووری نێوان دوو درز لە 1055 میلیمەترە دیمان هەیە لە 1055 سفری پاشفارزی قیمەتی نییە باشە ئەوە نا پاشفاریزەی میلیمەترە گۆشەی نێوان بژۆلە ڕووناچی یەکەم و ناوەند ناوەڵە ڕووناچی یەکەم و ڕووناچی دووەمە هات تێبینێکی خاصم نووسیا کاتێک دەرێ بژۆڵە گۆشەلادانی ئەو بژۆلە لەگەر ناوەند مەبەتی ثێتایە مامۆستا کوزیاکەمەوە هەر بژۆڵەیەک لەگەر ناوەندی گۆت ئەوە ثێتایە بەڵام لە نێوان دوو بژۆڵی دیکە ناوەند نەبیتن یەکەم و دووەم ئێستا دەرێ ڕووناچی یەکەم و ڕووناچی دووەم واتە دەلتا ثێتای دەوێت چمان دەوێت دەلتا ثێتامان دەوێت ئەدینەمان گۆت دەلتا ثێتا دەکاتە ثێتایە گەورەکە کەم ثێتایە بچووکەکە ئێستا دەبێم ثێتا یەکەم و دووەمم هەبێتە دەلتا ثێتای دۆزمەوە ئەو سەرچاوی کە بەکاری چاتیە ڕەنگەکی زەردە لامدای زەردمان هەیە 605 نانۆمەترە دەکاتە 605 جاران دەتوان ناقص 9 مەتر ئەوەشان دەکاتە لە 1055 جاران دەتوان ناقص 3 ملیەکەم لابردیان ئەگەر هاتوو بەڕووناچی یەکەم ئەمە ئەو دەلتا ثێتامان دەوێتن بەڕووناچی یەکەم ثێتای یەکەمی پێ ئازر دەکەم ثێتای یەکەمی پێ ئازر دەکەم بەڕووناچی دووەم خۆگە تاریکی دووەم دەوایە دەمانگوت تاریکی دووەم ئێمەکە یەکە بەڵام ڕووناچی دووەمە بە بژۆلە ڕووناچی دووەمیش کە ئێمەکەی دووە چ ئازر دەکەم ثێتای دووەمی پێ ئامادە دەکەم یاڵە با جێبەجێکەین دەڵێم چێ مادام ڕووناکە یاسای ڕووناچی بەکاردێنم دی ساین ثێتا یەکسانە بە ئێم لامدا ئەوە بژۆلەی یەکەمە ثێتا یەکەمی پێ ئازر دەکەم ئەو ثێتاوەنە دەکاتە چێ ئێم1 لامدا لەسەر دی ساینەکە شاتەوە بەرێ بۆ ساین ئینڤێرس دێم دادەنێمەوە دەکاتە ساین ئینڤێرسی ڕووناچی یەکەم ئێمەکە یەکە لامدایەکەمان 605 جاران دەتوان ناقص 9 وەروە دیەکەشمان لە 1055 جاران دەتوان ناقص 3 ئەوەی دەکەمە ڕقم اینجا ساین ئینڤێرسی وەردەگرم ئەو ثێتایوەنە دەکاتە 0.63 پلا ئەوە 0.63 پلا بە ئێمی دوو ثێتای دوو ئامادەکەم دیسان درم دی ساینی
ثێتا دوی ئازر دەکەم ئێمی دوو لامدا ثێتای دووەم دەکاتە ئێم دوو لامدا لەسەرەوە ساینەکەش هاتە ئەو بەرەی ساین کە دێتە ئەو بەرەی گوتمان چی هێتن ساین بێتەوە بەرەی دێتە ساین ئینڤێرس چی لەگە نەزانراوەکەی دی دەچێتە ژێرەوە دێمدا دەنێمەوە ساین ئینڤێرسی ئێمی دووم ڕووناچی دووەمە کاتە ئێمەکەی دووە لامدایەکەی 605 جاران دەتوان ناقص 9 و دیەکەشمان لە 1055 جاران دەتوان ناقص 3 ئەوەی بکە ڕقم اینجا ساین ئینڤێرسی ئەو ژمارە وەرگلا ثێتای دووەممان دەکاتە 1.28 پلا ئێستا 1.26 نەکەشت 6 دەرەچی 1.28 دەرەچیتن ئێستاکە 26 ئەو 26 دەرەچیتن دەکاتە ئەو 1.26 ئێستاکە دەرم چێ دەرم 1.26 کەم 0.63 ئەنجامەکە دەکاتە 0.63 پلا ئەوە گۆشەی نێوان برژۆلە ڕووناچی یەکەم و ڕووناچی دووەمە ئەوە دەلتا ثێتام دۆزیوە بابەجان ئەو پرسیارەی لە خۆت حەلکەوە باشە چ بکە ئەتو لە بۆ من ئەتو لە بۆ من ئەوەی بکە ڕووناچی یەکەم و تاریکی دووەم بزانم چ لە بۆ دەرەچیتن دوای وەڵامەکەش لە بۆ بنێرە بە ڕقەمانێک کە لەسەر مەرزەمەکەی بزانم ئایا ڕاست هەڵ کردیە تەنها ئەوەی بکە تاریکی دووەم هەمان داتای بەکاربینەوە باشە بزانم چ دەکەێت گۆشەی نێوان برژۆلەی ڕووناچی یەکەم و تاریکی دووەمە تو لە بۆم دەدۆزیوە باوە وازبی تو بیتن پرسیارێکی بەسیت بەس پیشانە دەدەم تەمەشاکە هەوایی بێتە لەوان پشتی شەپۆلە ڕادیۆیەکانە درێژی شەپۆلی ڕادیۆیی دایتە مەڵامدا لەو وێنەیەدا کە ئەو ئالیارەی کە لە ڕادیۆیەکە تێ لەگە بورجەکەی ئەوە دوو درزەکەی دەنوێنتن و هەروە ڕووناچی نیە تا برێن شەپۆلە ڕووناچیە دروستکەری پلە دوو ینی ئێمەکەمان دووە ئەوە ئێممان دووە گۆشە لادانێکی دروستکردە و ئێم دووە 1.28 دی چەندە دەڵم دی ساین تێتا یەکسانە بە ئێمڵامدا دیەکەی کاتە ئێمڵامدا لەسەر ساین تێتا ساین تێتای لەگە نەزانراوە ژێرەوە ئێمەکەمان هەیە دروستکەری پلە دووە لامدایەکەمان هەیە ساینی تێتایەکەشمان هەیە 1.28 لە بۆمان دەرەچیتن 300 مەتر دەرەچیتن هەتا ئێستاش ئەو پرسیاریان ناتەوە پرسیارکی بەسیتە دوو پرسیار کە لە بۆ هەڵ دەکەم لە پێداچوونەوەی بەش هەیتمان پرسیاری 22 پێداچوونەوەی بەش کە دووسێ جارە کاتۆ لە وزاری گورزەیەکی ڕووناچی یعنی کۆمەڵە ڕووناچیەک درێژی شەپۆڵەکانی لامدا یەکمان هەیە لامدا یەکمان هەیە لەگەر لامدای دوو با بە دوو ڕەنجی جیاواز بنووسین لامدای دووشمان هەیە دەکەوێتە کۆمەڵێک لە درزە هاوڕێکان نمونەیەکی بێکداچوندا برژۆڵەی چوارەمی ڕووناک بۆ درێژی شەپۆڵ یەکەم ئەویان چی دروست کردیا ئەویان چوارەمی ڕووناچی دروست کردیا ئەنی ئێمەکەی ئێمی ئەو سەرچاوی یەکەمە چیە چوارەمی ڕووناکە و برژۆڵەی پێنجەمی ڕووناک بۆ ئەو لامدایە دروست بوو ئەو لامدایشمان ئێمەکەی سەرچاوی دووەمان چەندە پێنجەمی ڕووناکە لە خۆی بەمێ گوتە پێنجەمی ڕووناک بۆ درێژی شەپۆڵەکەی دووەم دروست بووە کورا و قسەیە گەلک میهمە لەبەر قسەی و پرسیارە دەکەم لە هەمان شوێندانە ئەو دوو برژۆڵەیە باشە ئەگە درێژی شەپۆڵی لامدای یەکەممان چەندە لامدای یەکەممان 540 ئەوە 540 نانۆمەترە ئەوە نانۆمەتر ئایا لامدای دووەممان چەندە خۆ ئەگەر وێنەک لە بۆ بچێشم تەمەشاک بابرێن ئەوە برژۆڵەی ڕووناچی ناوەندە ئەو ڕووناچی یەکەم ئەو لە بۆ سەرچاوە یەکەم کە بە ڕەنجی سوورم چیجار ڕووناچی دووەم ڕووناچی سێم ڕووناچی چوارم ئەوە ئێمی چوار لە بۆ سەرچاوەکەی یەکەم لە بۆ سەرچاوەکەی دووەم ئەوە ئێمی ناوەند ئەوە ئێمی یەکەم ئەوە ئێمی دووەم ئەوە ئێمی سێم ئەوە ئێمی چوارەم ئەوە ئێمی پێنجەم ئەوەش لە بۆ سەرچاوەکەی دووەم برژۆلە ڕووناچی پێنجەم لە شوێن دروست بووە ڕووناچی پێنجەم لەگە ڕووناچی چارەمی سەرچاوە یەکەم لە هەمان شوێن دروست بوونا هەر کاتێک لە پرسیاری بەتوی گوت دوو برژۆڵەی دوو سەرچاوەی جیاواز ئەو تێبینێت تۆمارکە دوو برژۆڵەی دوو سەرچاوەی جیاواز لە هەمان شوێندا بن ئەوە جیاوازی ڕێڕەویان یەکسان دەبیتن باشە جیاوازی ڕێڕەویان یەکسان دەبیتن
لە بۆ سەرچاوەکەی یەکەم لە بۆ سەرچاوەکەی یەکەم دی ساین ثێتا یەکسانە بە M1 لامدا 1 لە بۆ سەرچاوەکەی دووەم دی ساین ثێتا یەکسانە بە M2 لامدا 2 نانووسم دیوە ثێتا 1 دی و 2 ثێتا 2 لەبەر ئەوەی کە دوو برژۆڵەی دوو سەرچاوی جیاواز لە هەمان شوێندا بەدەرکەون ئەوە جیاوازی ڕێڕەوی دوو سەرچاوەکەی یەکسان دەبن. باشە لە بیرکاری خوندمان ئەگەر هاوکێشەیەک لای چەپیان یەکسان بێ لای ڕاستیان یەکسان دەبێتن. ئێستا ئەو لای یەکسانە ونیا بەڵێ یەکسانە کەواتە ئەو لایەشمان یەکسان دەبی کەواتە چی هێتن دەڵێن M1 لامدا 1 یەکسانە بە M2 لامدا 2 یەکسەر توانی لێرە دەست پێ بکەی پرسیارەکەت چمان دەوێت لامدا 2 دەوێتن لامدای 2 یەکسانە M2 لە ژێرەوە M1 لامدا 1 لەسەرەوە M1ەکەمان چەندە 4 لامدایەکەمان بە قەستی نەگۆڕیان چکوە تو لە هەڵبژاردنەکە هەر بە نانۆ دەداتەوە ئێستا ئەوە بە نانۆمەترە ئەو لامدایەمش دۆزمە بە نانۆمەتر دەدەستەوە ئێمی دووەمان 5 ئێستا ئەوەی بکەمە ڕەقام چاری جاران 540 دەکەم وەدا بەشی 5 دەکەم لە بۆمان دەرەچێتن درێژی شەپۆلی سەرچاوی دووەمان دەکاتە 432 نانۆمەتر کاتە دەچم ئەو هەڵبژاردنەی هەڵدەبژێرین ئەوە شتێکی جیاوازی تێدا بوو. پرسیارێکی دیکەم هەیە ئەو پرسیارەیان پرسیاری 24 و کۆتا پرسیار لەسەر ئەو بابەتی ئەو ڕۆمان پرسیاری 24 پرسیارێکی جوانە ئەویش زۆر پرسیارێکی جوانە تەماشاکە زانین دەڵێت لە دوا پرسیارمانە لە تاقیکردنەوەی بێکداچووی جودرز ئەم نرخانەمان هەیە نرخمان هەیە نرخەمان چیە لاندای دایتەمن 643 ئەوە 643 نانۆیەکەی لابم جاران دەتوان ناقص 9 مەتر وارووا ثێتایەکی دایتەمان نەیگوتی ئەو ثێتایە گۆشە لەدانی درە ثێتایەکمێ گۆشە لەدانی ئەو برجۆڵە لەگە ناوە ناوەکەی نەگوتیە وە دیمان هەیە دیەکەمان لە 115 ملیەکەی لادەم جاران توان ناقص 3 مەترە جیاوازی ڕێڕۆ چەندە ئەو داواکاری چەند جارەکات تۆە ئەوم پێ جوانە بەڵام جوانتری تێدا پرسیارە جیاوازی ڕێڕەوی دەوێت جیاوازی ڕێڕە و یاسای چیە دەکاتە دی ساین ثێتا بەڵام بەچی دەوێت جیاوازی ڕێڕەکە بە ملیمەتری دەوێت خۆ لە وزاری مەرز نیە برێ بە ملیمەتر چەندە ئەتو تەمەشای هەڵبژاردنەکەی خۆت دەکەی چار هەڵبژاردن لە پێشە ئەگە تەمەشات کە جیاوازی ڕێڕەکە بە ملیمەتری دابی لە هەڵبژاردنەکانی بە ملیمەتر دەوێت ئەگە بە مەتری دابوو یعنی بە مەتر دەوێتن باشە لە هەڵبژاردنەکەی بڕیار دەزان ئایا بەچی دەوێتن باشە ئۆتە دیەکەمان هەیە مادەم ئەو بە ملیمەتری دەوێت مشە بە ملیمەترکەدا دەنێمەوە تا بە ملیمەتر دەرستەوە ئەوە 0.15 ئەوە ملیمەترە ساینی ثێتایەکەشم چەندە 0.737 ئەوەی دەکەمە ڕەقام جیاوازی ڕێڕە و کە دروست دەبیتن دەکاتە چەند دەکاتە 1.93 جارانی دەتوان ناقص 3 ئەو بە ملیمەتر بی ئەوەش بە ملیمەتر خۆگە بە مەتری دابایە ئەمش ئەوم بە مەتردا دەناجان توان ناقص کاتەوە دەبێت دەتوان ناقص 6 کوری داواکاریەکەی دیکەی جوان هەتە ئێستا ئەو داواکاری ناتەوە ئایا لەم خاڵەدا برجۆڵک پیا دەبی ئایا ڕووناک پیا دەبی یان تاریک پیا دەبی یان ناوچێک لە نێوان هەردووچان ناوچێک نێوان هەردووچان چیان نیمچە ڕووناک واتە نیمچە تاریک باشە چ دەکەین بابەجان تەماشای ئەو تێبینی تۆمار کەرێک نەخۆت ئەگەر هاتوو جۆری برژۆڵی داوا کرد کاتێک جۆری برژۆڵە بۆ دیاریکردنی جۆری برژۆڵە چ دەکەین یەکەم هەنگاو ئێم دەدۆزینەوە ئێمەکەی دەدۆزینەوە ئەوە ئێمم دۆزیوە ئەو ئێمەیەک دەدۆزمەوە ڕقەمەکونە بۆ دەرەچیتن ئەو ژمارەی دروست دەبیتن بزانە ئەگەر هاتوو ژمارەی ئێمەکە ئێم یەکسامی بەچ ژمارەی تەواو خۆت لە خۆ دەزانین چەندە ونیا 0 1 2 3 هەتا ئاخری ئەو ژمارەی تەواوە ئەگەر دیتت ئێمەکە بە ژمارەی تەواو دەرچوو مەسەرەن 1 2 3 4 ئەوانە بەڵام 2.99 سێ گەدار بە 3.001 ئەوە سێ بەونی بە نزیکەی ئەوە ئەو کاتی گەژمارەی تەواو دەرچوو دەرێن برژۆڵەکەمان برژۆڵەی ڕووناک بەڵاگە ئێمە دیت ئێمەکە یەکسان بە ژمارەیەکی نیوە وەکو چێ بۆن ناو 0.5 دەرچوو یان 1.5 یان 2.5 یان 3.5 بەو شێوازەی ئەو کاتی ئەو برژۆڵەی کە
پەیدا بووە برژۆڵەکە برژۆڵەیەکی تاریکە بەڵام ئەگە ئێمەکە دۆزیوە ئێمەکە نەتەواو بێت و نا نیوەش بێت نیوە بێت یعنی وەک نمونە وەک نەک ئەو ڕقەمە بیتنی وەک ئەو نمونایانە مەسەن ئێمەکە چەند دەرچیتن ئێمەکە 1.3 دەرچوو مەسەن وەکو نمونە ئەوە نەژمارێتەوە نەنیویشە یاخود بابرێن 2.6 نەژمارێتەوە نەنیویشە یاخود بابرێن 3.8 نەژمارێتەوە نەنیوە وەکو نمونەیەوانە کاتەوە دەرێ برژۆڵەکەمان نیمچە ڕووناک دەبێتەوە دەرچوو نیمچە ڕووناک کورە هیچ فەرقیش نییە ها برێ نیمچە تاریک نیمچە ڕووناک و نیمچە تاریک هیچ فەرقی نییە نیمچە یعنی مەیلەوە باشە یەڵا بەس چ دەکەم ئای ئێمەی کوب دۆزمەوە بابەجان ئێمەکە کە دۆزمەوە بە یاسای بێگداچوونی دروستکەر باشە ئەو ئێمەی کە دەدۆزینەوە بە یاسای بێگداچوونی دروستکە دەدۆزمەوە ئێمە کەم ژمارە تەواو دەرچوو دەرێم ڕووناکە ئێمە کەم ژمارەی نیو دەرچوو دەرێم برژۆڵەکە تاریکە ئێمە کە ژمارەی دەرچوو نەتەواو بوو نەنیو بوو ئەوە دەرێم برژۆڵەیەکی نیمچە ڕووناکە یەڵە با بیکەین بزانین چ دەکەن تەماشاکەم دەڵێم دی ساین ثێتا یەکسانە بە ئێم لامدا ئێم یەکسانە بە چ لامدا لە ژێرەوە دی ساین ثێتا لەسەرەوە دێمدا دەنێمەوە ئەدی مامۆستایانە بۆ ئینڤێرس بابەجان ئەگەر هاتوو بە گۆشەوە بیگوازمەوە ئەو بەریەکسان چێتە سەرەوە خۆ بەبێ گۆشە بیگوازمەوە زەتە ئینڤێرس ئاگاداری وەی بە دیەکەمان چەندە 0.15 بەڵام ملیەکەم نابردی جانە دەتوان ناقص سەیە ساینی گۆشەکەمان چەندە 0.737 پلا لامدایەکەمان چەندە لامدایەکەمان 643 نانۆیە 643 جاران دەتوان ناقسنۆ ئەوەی دەکەینە ڕقەم دابەشی جێری دەکەم تەمەشا دەکەم ئێمەکە سێ دەدەچیت مادام ژماری تەواو دەرچووە کاتەوە برژۆڵێ ڕووناکە ئێستا توان بێم ڕووناکی چەندە میشە چکە لە برژۆڵێ ڕووناک ئێمەکە و ناوەکە هەمان ڕقەمە کات لێم ڕووناکی سێم کاتە لە هەڵبژاردنەکان کۆمەڵێک برژۆڵ داتێ دەرێم ئەوە برژۆڵێ ڕووناکی سێمە لەوانەی داهاتوو ئینشاڵڵا بەندی هەفتی دوو باز دەکەین بەو هیوام سوود دەکەم بە ئەوەی خۆشەویست گەیان دەبێت